زۆر باشە. ئێستا خەریکی ئەو چیرۆکە بکەن. ئەوە چیرۆکێکی کوردیە، هەر وەکەوەی کە ڕۆژانە چۆن قسە دەکەن لەگەڵ خەڵک بە کوردی قسە دەکەن. دەبێ ئەو 12 دانە لوکیشن و شوێنانەی کە ئێمە جیامان کردەوە زبانی کوردیمان هێنا قەتع و پارچە پارچەمان کرد بۆی کە جوان لی تێ بگەین. دەبێ ئەو 12 دانەی ئێستا لە نێو ئەو چیرۆکەدا ببینینەوە. با سەیریکەین. دەڵێ 9 ڕۆژ پێش ئێستا، 9 ڕۆژ لەوە پێش لە ستۆکۆڵمەوە گەشتم کرد. هەڵفڕین لە ستۆکۆڵمەوە گەشتم کرد. دەبێتە ژمارە چەند؟ گەشتم کرد. خەریکی تێدا نییە، کەواتە 2 و 4 نییە. و شتیشی تێدا نیە کە ژمارە 3 بێ. یەکە. ئێستا یەکە، یەکی دوێ یا یەکی سێیە. سپێنی تێدا نییە. 9 ڕۆژ پێش ئێستای تێدا. 9 ڕۆژ پێش ئێستا. باشە؟ 9 ڕۆژ پێش ئێستای تێدا، کەواتە ئێمە دەزانین ڕابردوویە، ڕابردوویەکی سادەیە. گەشتم کرد لە کردن ڕاهاتوو. کردن مەستەرەکێتی. بنەمای فیعلەکە کردنە. نیەکەی لا بدەبێتە یەکی یەک. گەشتم کرد. باشە، ئەوە یەک یەک. دوایە دەڵێت لە ناو فڕۆکەکە خەریک بووم. ئەوە خەریک یا دوێ یا چوارە. خەریک بووم، بیرم دەکردەوە. خەریک بووم، بیرم دەکردەوە. کات و شتی نەکوتراوە، هەر خەریک بووم بیرم دەکردەوە. خەریک بووم بیرم بە بۆنەی بوویەکەیەوە دەزانین ڕابردوویە، یعنی یەکەکانە. ئێستا یا دووی یەکە یا چواری یەکە. خەریک بووم بیرم دەکردەوە، چون توولی زەمانی تێدانێت، چەند سەعات چەند دەقەت، هیچ، هەر خەریک بووم بیرم دەکردەوە. ئەوە دەبێتە دووی یەک. وایە؟ خەریکی تێدا کە یەکەم جار پسم بۆ کوێ. بیرم لەوە دەکردەوە پسم بۆ چوو کاتێک لە فڕۆکەدا بووم. هەرچەندە پێشوەختە پلانم دانابوو، 2 دانە ئوو بەیەکە دانابوو، پێشوەی کە هەڵفڕم لە ماڵێ. ئەمن باسی 9 ڕۆژ لەمەوبەر دەکەم کە هەڵفڕیوم. دەڵام پێشوەی کە هەڵفڕم من پێشوەختە پلانم دانابوو. بۆیە هەم بێی تێدایە هەم دوو ئوویەکە دەبێتە 3 1. وە ساڵێک بوو خەریک بووم. ئەوە خەریک، ئەوە بوومەکە کە دەزانین ژمارە یەکەکانە ڕابردوویە. بەڵام چون خەریکی تێدا یا دوویە یا چوارە. بەڵام چون دەڵە ساڵێک توولی زەمانەکەیە دەبێتە چواری یەک. ساڵێک بوو خەریک بووم، پارەم بۆ ئەم گەشتە کۆ دەکردەوە. کەسێک پرسیارە لێ بکە ساڵێک بوو خەریک بووم، پارەم بۆ ئەم گەشتە کۆ دەکردەوە، چیە هەیەنە تۆ دێ بزانی ساڵێک خەریک بووم، پارەم کۆ دەکردەوە بۆ ئەو گەشتە. لوکیشنەکەت پێ نیشان دەدا کە چواری یەکە. دوای دڵم من هەموو ساڵێک دەگەڕێمەوە. خەریکی تێدانێ، کەواتە 2 و 4 نییە. دەگەڕێمەوە پێم وتی دەی لەگەڵە ئەوڵەکەی. لە یەکەکانی سادە هەمیشە دەم ئەوەنێ ئاوە دەیەکانم وانێک دەکرد کە وەکوەوەی ئەوەنێ ئەو دەیەکان ئەوانە ئەڵمانەوەیە. هەموو ساڵێک دەگەڕێمەوە، کەواتە خەریکی تێدانێ، چون دەی لەگەڵا ئەو وێ و هەیە ئاخرە هەو نییە. دەگەڕێمەوە. ئەوە یەکی دوویە. بەڵام ئەم جاریان خۆشترە.
و ئێستا لە چایخانەی مسکۆ خەریکم. ئێستا کەواتە یعنی دوویەکانە، یعنی ڕێک داهاتوو ڕابردووەکان لا دەبا، دوویەکانە، چون باسی ئێستا دەکە. ئێستا لە چایخانەی مسکۆ خەریکم چای دەخۆمەوە، خەریکی تێدا یا دوێ یا چوارە، کاتیشی لەگەڵ نەهاتوو 4 ساعتە خەریکم نا، هیچ سادە خەریکم چای دەخۆمەوە، کەواتە دووی دوویە. دوای دەڵێت چەند ڕۆژێکە گەیشتوم، ئەو دوو ئوویە چەند ڕۆژێکە گەیشتوم یا چەند ڕۆژێکە گەیشتومە، هەیە کەشێت توانی پێوە بنێ. ئەوە خەریک نییە، دوو چوار نییە، چون دوودانە ئووی لەگەڵە، سێی دوویە. چەند ڕۆژێکە خەریکە گەیشتوم، بێشی لەگەڵ نێ کە بڵێ سێی یەکە. باشە، داهاتووشی نیشانەیەکی داهاتووی تێدا نییە کە بڵێن سێی سێیە، نا سێی گەیشتوم. چەند ڕۆژێکە گەیشتوم، لە باسی سبەینەوانە ناکەم. دوای دەڵێ سەعاتێکە خەریکی سیرکردنی قەڵام، دانیشتوم سێری قەڵا دەکەم. ئەم سەعاتێکە، ئەوە تووری زەمان خەریکم، سەعاتێکە خەریکی ئەوە، سەعاتێکە خەریکی چێم سیرکردن، کەواتە چۆن خەریکی تێدایە و کاتیشی تێدایە دەبێتە چواری دوو، سەعاتێکە خەریکی سیرکردنی قەڵام. دوای دەڵێ سبەینێ دەچم بۆ بازاری قەیسەری، کەکوتی سبەینەیە ڕابردوو ئێستاکان دەبین دەچن، دەبێتە سێیەکان. سبەینێ دەچم، دەی لەگەڵە، دەچم، خەریکی لەگەڵ نێت کە دوو چوار نییە، سێژ نییە چون ئووی لەگەڵ نێ، دەچم، سبەینێ دەچم، کەواتە یەکی سێیە بۆ بازاری قەیسەری. دڵنیام نیوەڕۆ خەریکی کەباب خواردن دەبم، خەریکی لەگەڵە، بەڵام نیوەڕۆی سبەینێ دەڵێ، سبەینێ نیوەڕۆیە خەریکی کەباب خواردن دەبم، کەواتە چون خەریکی لەگەڵە دوویە، سبەینێ نیوەڕۆیە خەریکی کەباب خواردن دەبم، تووری زەمانی تێدا نییە، مەزن 5 ساعت 6 ساعت خەریکی خوارد ئەوە نییە، سبەینی نیوەڕۆیە کاتێک لە داهاتوو خەریکی خواردن دەبم، کەواتە دوویە. تا ئێوارێش ئەوە تایەکە دیارەکانم کڕیوە، ئەوەش بۆ دوودانە ئووی لەگەڵ نێ، چون پێشەکەی کڕین نێەکەی لابێ دەبێتە یێ بزوێنە، بخۆی دەنگی هەیە، یەیە وەیە کڕیوەیە، چون تاشی لەگەڵا، چون دوو ئووی لەگەڵا لەبەر یەکە یەک ئوویە، ئێمە سێن، بەڵام چێهاسێ چون تای لەگەڵا یعنی سبەینیە، تا ئێوارێ دەبێتە سێ. ئیتر بەم پێ سبەینێ ڕێک دەبێتە، ینی سبەینێ 9 ڕۆژە هاتووم، سبەینێ ڕێک دەبێتە 10 ڕۆژ خەریکم، چون خەریکی لەگەڵ یا دووە یا چوارە، تووری زەمانیشی لەگەڵە، 10 ڕۆژە خەریکی گەشت و گەڕانم، کەواتە چوارە، بەڵام چێها چوار چون کتویەتی سبەینێ و تووری زەمانیشی لەگەڵە، خەریکیشمی لەگەڵە، دەبێتە چواری سێ. باشە، ئەبەو شێوە کاتێک ئێمە کوردیمان جۆلێ دەبێت کە قسە دەکەین، دەبێ بەردەوام عادەت بەوانە بگرین، بزانین ئەو ڕستانە لە چۆن لوکیشنەکانیان لە چۆن لە ناو زمانی کوردیدا، چون هەڕێک ئەو لوکیشنانە لە زمانی ئینگلیسی، لە زمانی چینی، لە زمانی فەڕەنسی هەموو یەکن، کە لە کوردیدا مێشکت فێر کرد قەت ئیشتبا ناکەی لە هیچ زبانێکی دیکەدا، بە ئیشتبا قسە ناکەی، مەسەڵەن بڵێ دوێنێ دێم، شتیاوە ناڵێ. ئەوەشەوە.